خاتونێکی دەستڕەنگین لەلامانە ئیتر نزیکە بینەوە لە وەرزی بەهار و لە نەورۆز خانمان لێستاوە دڵنیام ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە جلوبەرگی کوردەواری ئامادەکەن بۆ خۆیان بۆیە ئەتوانن سود لەم خاتونە دەستڕەنگینانە وەرگرن کە ئێمە بانگێشتیانەکەین بۆ پرۆگرامەکە بۆ ئێوەش بتوانن جلێکی جوان ئەکسسواراتێکی جوان پۆشن بۆ نەورۆز و بەهار ئەمڕۆ خاتونێکی دەستڕەنگین لەلامانە ئەو لە ئەکسسوارات و هەروەها لە دیزاینکردنی جلوبەرگی کوردیە شارەزایەکی باشیە خات و کەژاڵ غەفور میوانی کۆتاتەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمانە خات و کەژاڵ سڵاو لێبێ خات و کەژاڵ ئەمڕۆ کۆمەڵە کاری زۆر تایبەت زۆر جوانت لەگەڵ خۆتا هێناوە لەشت ساغ بێت ماندوو نەبیت با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەین ماوەی چەند ساڵە سەرقاڵێ میشەی هەر زۆر یعنی مناڵ بوو من خەیاتیم کردووە باشە ئیتر هەر زوش ئەم کڵاوە وشتانم هەردا دووری دایکم نییە ئەنی بڵین وەختی خۆی چەفتە و کراسی دادوری بوویتر لەوە هەر سیرمە کرد ئیتر هەموو جارێش دەرزیمەیەنا یەکسەر دەستم پێەکە یەکەم ئیشکە کردە چی بوو؟ یەکەم ئیشکە کردم کەوا بوو چواردۆرەکەی وەکو کوێتی دادوری یعنی لە دایکتەوە ئەم پیشێ بەڵێ دایکم ئەمانەیە کرد ئیتر خۆشم ها زۆر هەرورد بوو هەر سیرمە کرد زۆر باشە خات و کەژاڵ باس لەوە کردوتە یەکەم جار کەوایەکت دادوریوە چۆن دواتر بۆ دەستت کرد بە کارەکانی تر بۆ نمونە لە ئەکسسواراتە لە کراسە لە چەفتەیە ئیتر لە زۆر شتی ترات و ماشەڵڵا هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە جلی کوردیەوە هەیە تۆ دەستڕەنگینی تێتیایە ئەتە هەر وەردە وەردەزانین چی هەرشتم کرد بڵین کەوای کوێتیمان هەبوو ئەمێنا بە مور و دامەدوری کاتەش ئەنی خەڵق نەیە کرد بەعزێک کەس پێوتمەوە چێڵی وەڵا ئەمە ئەهلی دەرەوەیە ئەم گوو کاتێک گەند مۆدی ئەمەیەت ئەنجایتر بڵین کە هینم دادوری کڵام دادوری بۆ مناڵەکانم دەسماڵم بۆ کردن ئێستا پارچەم پێیە بڵین تقریبن 20 ساڵە بێ کردومە وەکو خۆی ماوەتەوە لەمانە لێتی لەسەر مێزەکەیان وەڵاهی وابزانم لەناو جانتاکە زۆر باشە زۆر جار ئەمانوت ئەو جلوبەرگەی کۆن لەدا و دانی هوژنە کۆنە قەدیمەکان لە بەریانە کرد شێوەیەکی زۆر جوانی کوردەواری هەبوو بەڵام بەداخۆ زۆر جار گۆڕانکاریان بەسەراهێنا خەریب و لە جلی کوردی دەرەچوو بەس ئێستا حەسێرەکەی گەنجەکان حەزیان بۆ لە کۆنەکان ڕۆشتۆتەوە تا چەند ئەو داواکاریانە هەیە وەڵاهی زۆر کەس من ئێستا کە هەچ کەسێ بێت جل ئەڵێ جلم بۆ بدرو ئەڵێم بەس وەکو کراسی ساکی پیانوتم یعنی زۆریشم دریۆ بە فەتحە و قۆڵی فەتحە و خۆی فەتحە و تومە بەس ئێوە بە جلی کوردی بیکەن جوانترە من لە جلی کوردی دەرچووە تا مناڵەکانی خۆشم داوایان نەکرد بەس ئێستا پیان ئەڵێم ئێستا وایان لاتواتە سەر ڕێگای من باشە دەستە خۆش بێ من باسی ئەم کڵاو بکەم ئەم کڵاوەش کاریلەکانی شتا گونجێ بۆ ئەو پەمەیەم ئەمە بەعکسەوە کردومە نقێمەکە سەر قژی شمامووی تێک چۆ بە سقینە ئەوە باشە زیاتر کەژاڵخان پێم بڵێ ئەمە چێنێکە پێچۆ بۆی کە ئەم کڵاوە بە تاوەتی ئاوا دروستکەیت و دیزاینەکەی یەک شەو باشە چی و چی بەکارهێناوە بۆ دیزاینکردنی ئەم کڵاوە هەر بڵین ئەو لیرە وردانە بەکارێنم مور و زەنگانە لەگەڵ موری شیلانە باشە خانمان تا چەند خواستیان لەسەر ئەم کارە دەستیانە و دەستڕەنگینیانی ئێوە هەیە کچێکە بڵین تەخەڕوجی کرد بۆ تەخەڕوجیەوە باشە ئەنجام من ئیشەکان کە ئەیکەم ئەیبن ئیگنا زۆرم لەلایە ئەیبن ئەها کە ئەی دروم و بۆیانەکەم ئەیبنەوە باشە لەش ساغ بگومان ئەم کارش ئەم کلااوش زۆر تایبەتە زۆر جوانە دەستت خۆش بێ چەندە گرنگە ئەمە بۆ نمونە هاوڵاتیان خانمان ئەم کلااو زۆرتر پەمەی و سۆز و ئەم بابەتانی تیا بەکار هاتووە لەگەڵ چ جلێکی کوردیا زۆر جوانە مەرجە هەر ئەم دوو ڕەنگە بێ یاخود جلێ کوردی ڕەنگا و ڕەنگ بێت جوانە بۆ توانێت لەگە سپیا لە بەریکە لەگەڵ شەرابیا لەگە سەوزە لەگەڵ ڕەشە ئیتر بەش ینی نخینەوە کەسە هێنی خۆی کە ئەیکا بەس ئەمە خۆی داوای کردی با پەمەیەکەی زۆر بێ ئیگنا ئێمە بە زۆری وەکو ئەوە بە نیلی ها ئەو شینە لەسەر ئەوە ئەیکەین زۆر باشە تا چەند لەگەڵ کاری دەستیە ینی بۆ نمونە زۆر جار شتێک بە درومان بە مەکینە ناکەی بە دەستی ینی نەخشەکانەکەی نێمە سامی بە دەستی لانەوە یا خۆندێ کاری کەتەیە تاقمە لەگەڵ کلااوکەوە ئەمانە تا چەند تۆ کاری لەسەرەکەی زۆر کاری لەسەرەکەم ئەگەر لە مەکینەکە ببمەوە فریا بکەوم یەکسەر کار لەسەر ئەمانەکەم هەر خۆت کارەکەیان کەسیکە هەیە لەگەڵ تا هاو وەڵاهی بڵین ملوانکەکان براژنیەکەمێ لێرە و سپاسیەکەم زۆر ینی هاوشانمە لەگەڵما بۆ ئەو ملوانکانە یارمەتیمەیە زۆر خۆش بێ باکەمە قسە لەسەر ئەم هێلەگە بکەین ئەمەش زۆر جوانە گونجاندنی ڕەنگەکانیش زۆر بە جوانی داناوە پێم بڵێ ئەمە چی بەکارهێناوە چۆن بیرت لەوە کردەوە دیزاینێکی ئاوای ئەم هێلەگە بکەی
بیرۆکەکان لە چێوە وەرەگرین خۆی ڕسمم بۆ نێریە باشە ئەڵێ لەسەر ئەو مۆدێلە بۆم کە کاتیوا من گۆڕانکاری تیاکەم چکەڵم بە ئەو شکڵە نەوەستێتەوە عینەن ئەوەی کە ئەو بۆ منێرە پێی ئەڵم تقریبان من ئەی گۆڕم تۆ ئەوان بە موری و ئەیکەن بە شیلانە ئەیکەن من بە موری وردەیکەم باشە بە نقێمەیکەم باشە ئینە مێخەک تۆ حەز زۆر لە بۆ دەکسەر داواشم کرد پێشوی بینەوەنەوە پرۆگرامتم خات و کەژاڵ مێخەکە پێچکە ئەمە لە کۆنا لە دەستوری کۆنا خانمان لەگەڵ جلی کوردیا ئەم ئەکسسوارادانەیە خود ئەمانیان لە ملە کرد جاشمان و بۆنی ڕۆژە ڕێک هەڕوات ئەمانە تا چەند ئێستا تۆ دروستێکیان داواکاری هەیە ئەمەسا زۆر داواکاری لەسرە کە بڵێنەمە گروپێکین کەچین بۆ دەرەوە شتەکانمان نامێنێ دەوەی خۆشمان بێت ئەکسەر ئیتر ئەی بنەی فرۆشین زۆر باشە خات و کەژاڵ باست لەوە کرد تۆ ماوەی چەند ساڵەکە لە تەمەنی مناڵی و تەمەندرێژوی سەرقاڵی ئەم کارانەی تا چەند گرنگیت بەوەیەوە بۆ نمونە ئەو دەستورە جوانە کوردەواری کە لە کۆنا خانمان بۆنمە بۆ جلوبەرگی کوردی بەکاریانێنە تۆ ئەو دەستورە جوانە ئەو نەریتە جوانە پارێزی لە جلوبەرگی کوردی من خۆم ئەوە ینی دای ئەنم پیان ئەڵم بە مناڵەکان ئەڵم ئەم جلانە با هەر بمێنێ منیش نەمام ئەمە زۆر باشە بۆین ئێستا لای ئێماڵن دەسماڵەکەن ئێسام دەسماڵانەی ئێستا دەسماڵ نییە من دەسماڵم دوریوە دەسماڵی ئەو سا جیاواز بوو لە پشتەوە بێرە هەڵیانەواسی بە پشتی سەرانە ئەڵلقی پێوەدانەیەکم پێ پیشانتانیم ئاوای هین یەکەنەوەی بنەوە لە دواوە گری ئەیەن بەڵام دەسماڵی ئێستا هەرۆکو تقریبان کۆڵانەی کەم بەملیانە نە دەسماڵە بێ لێرەوە شتی پێوە بێ و بیکەی بەمەی کڵاوەکە ئەنجام دوولای ئەبنەوە دواوە گری ئەیەن ئاژنی جاران لەگە سەر و بەستا و یەک لیرانە کە بەمەی کڵاوەکۆڕان بەست ئەی خانمان ئێستا تا چەند حەز باواکەن کێن بۆ لای تۆ ئەیانەوێ بۆ نەکارێکیان بۆ بکەی بگەڕێنەوە بۆ نەریتە جوانە کوردەوارە کۆنەکە کە بۆ نمونە لە جلوبەرگی کوردیا خانمان بەکاریان هێنا و کلتورە ئێستا هی وایە پێمە لە کراسم بۆ بدر عینەن جانان ئەڵێ تیرۆژم بۆ بکە ئەلێ وەکو جاران چکە جاران لێرە تیرۆژیانە کرد بڵین گڕۆڵیان تی ئەیە ئیتر فەقیان و شتەکانیشیان هەر احتیاجی ئێستا زۆر کەس ئێستا حالیان جلم لەلایە ئەڵێ تاوام نەکرد بگنام هێنا ئاوە تیرۆژم بۆ کردووە باشە خات و کەژاڵ با باسێکی قوماش بکەین و جۆرەکانی بکەین ئایا بە پێویست ئەو قوماشانەی کە تۆی دووری بۆ جلی کوردی بە ڕەنگە جیاوازەکانیشەوە لە بازاری خۆمانە هەیە یاخود لە دەرەوە بۆ دەهێنن وەڵام من زۆری لە بازاڕە کڕم بەڵێ بەعزێکیشی بڵین ئەها لە دەرەوە بۆ منێرن ئێستا لە لای پیاوان زۆر جارەچین بۆ جلی کوردی بین بەکرد قوماشەکان جۆرەکانی جیاوازە ئەڵێ ئەمەیان گرانترن لەمەیان لە جلی خانمانیشە هەیە بەڵێ لێرەش عینەش جلی خانمانیش هەیە کامیان زۆر باشە کامیان هەیە هەرزانە جا باش خراپی ناکەوێتەوە سەر ئێمەسا هیوا هەیە من ئەڵێ بڕۆ خۆ قماشەکەم بۆ بکڕە لە بەرەوەی من لێی نازانم ئێستا بڵین کرێم دووسێ نەوعی هەیە ئەم سەتەنانە هەر عینەشە دووسێ نەوعی هەیە ئیتر هەر کەسێ بە ڕقبەتی خۆی ئەڵێ ئەوم بۆ بکڕە ئەوم بۆ بکڕە باشەکە هیوایە باشی ئێوێ هیوایڵە وەسەتەکەم بۆ بکڕە ئەمەش زۆر سەیری ئەو کەسەکەین باشە ماشەڵڵا جلەکانی خۆشت زۆر زۆر جوانە ئەمە شەر خۆ دروست کردووە نیە لە ساق بێ کەژاڵ خان بۆ نەورۆزی ئەم ساڵ و بەهاری ئەم ساڵ خانمان تا چەند داواکاریان لەسەرم کارە دەستیانە هەیە تا ئێستا تا ئێستا ینی زۆر باشە من خۆم معمیلم هەیە ئەوانەی خۆم بەڕێ ئەەکەم ئەجا غێری وەرەگرم چونکە هەر خۆمم ناتوانم باشە ئێستانیا هەرچی پێم بکرێت ئەوەی خۆم ئەوانی خۆم ڕایەکەم بە نەخش و بە دوورینەکە زۆر باشە کۆمەڵە کاری زۆرت لەگەڵ خۆتا هێناوە با من ئەمێ لەم دوو کارەشەوە کەمێ قسە لەسەر ئەم دوو کارەش بکەین لەمایانەوە با دەست پێ بکەین ئەمە بۆ نمونە چی و چی بەکارهێناوەستەکەم شێوازی نەخشاندنی ئەم هێلەگە جیاوازتر لە چاوانەی تراوایە بەڵێ ئەمە هەر نقێم و زەنیانەی ورد و ئەو پولەکەیە پولەکەکان خۆم یعنی ئاوان یەکەم کەواەکەکان بارزترە بۆ نمونە زیاتر دیارە خۆم وای یەکەم کە بەرز بۆستێ باشە ملوانکەکەی لانە با باسێ بکەینەوەی کە لەگەڵم جلانێکی موروەکانی یاخو زۆر کەس هەزەکات کۆمەڵێ بەردی تایبەت یعنی بک بە ملوانکە ئەمانش تۆ خۆت دروستیەکەی یان لەسەر داواکاریەکان خۆم زۆر دروستەکەم ناڵم گروپین کە ئەیبم ئەجا بەس ئەمانە لەسەر تەڵەبی ئەو کەسە دروستیەکەم پێمەڵێ با ئەو ڕنگانی تێکەڵ بێت باشە ئاواهی بێت باشە کەژاڵ خان ئێستا تۆ بۆ بەکارهێنانی ئەکسسواراتەکە ڕەنگی جیاوازترێت بەکارهێناوە لە چاوهینی هێلک و کراسەکەیە چەندە گرنگە خانمان ئەو سەلیقەیان هەبێ بۆ گونجاندنی ڕەنگەکان لە کاتێکا کە جلێکی کوردیە پۆشن ئێستا بۆ ڕەنگە خانم هەبێت کە ئەم ڕەنگانی لەبەردەستا بێ بڵێ با ئەکسسواراتێکی شین زەرد شتێکی لەو بابەتە بەکاربێنم خۆی
ئەو شتە سەیری بکە کە گونجا لەگەڵیا ئیتر یعنی ئەوە نیە تۆ مەرج نییە هیوا هەیە یەک جلەکە لەبەرەکە ئەڵێ بۆ لە لای تۆ لەبەر بووکە کاوا بوو لەبەری منە وایە پێی ئەڵم وەرە بەم نەوعە بەم شکڵە لەبەریکە بە قسە لەسەر ئەمەی تریشیان بکەین ئەم کراسەش ئەم قاتەش زۆر جوانە زۆر تایبەتە لەو دوانە کە حەزی لە کامیانە لانەتۆ من حەزم لە هەموو جلێکی کوردیە ئەوە جلی کوردی بە حەزم لێتی کەژاڵخان ئێستا زۆر هەستەکەم مۆدلی ئەو شتانات و تۆ کە لە ڕابردووە خانمان بەکاریان هێناوە کوڵوانش چەند ساڵێکە زۆر خانمان گرنگی پێیان کوڵوانەی جاران لەگەڵ کوڵوانەی ئێستا هیچ جیاوازیەک وەدیەکەی تۆتیان کوڵوانەکە هیچ جیاوازێکی نییە جاران یەک تۆ سکورتریان کرد کورتتر بووە بەڵێ هیوا هەیە ئاوە کورتتر ئێستا هیوا هەیە درێژتریش ئەیکا بەس جاران کورد بوو مەگەر ئەوانی بڵین ها نازم ئەهلی دەرەوە تۆزە درێژیان کرد بەس یەک دۆست کورتتریان کردنە ئاینەن گوڵونکە و ئاینەن ئەم قماشانە بگرا یعنی هی کۆنە هاتۆتەوە ئێستا باشە بۆ ئەم ساڵ زۆرتر مۆدلی کەوایان هێلک چی بە زۆری خەڵق ئێستا سەڵتە و کەواکە سەڵتە و کەوا باش خات و کەژاڵ زۆر جار باسیێوا کرێڵێ ژنانی کۆن لە ماڵیشۆ نانیانە کرد و مناڵیشان بەخێەوە کرد و بەردەوامیش ئەو جلانیان لەبەرا و بە هەموو تایبەتمەندەکانەوە چ جیازیەشیە لەگەڵم جلانەیە بۆ یەکجار ڕۆژێک لەبەریەکەن زۆر کەس ماندووە بێ بەدەستیەوە ینی وڵا خو جاران من دایکم هەتاکو بڵێن ئەمری خواشی کرێجلی کوردی لەبەرە کرد بەس کەواشە بۆ کەواکان لۆکەشی تیابوو ناوەکەی ئاوە بڵین لۆکەی تیابوون جالم دیۆ قماشە کول و دیۆ قماشە لیانە ڕاهاتن بووە ڕاهاتن بوو بەڵێ ئێستاژ من سەرکۆ نەکەم یان بۆ کاتی خەوی شەر بەجلی کوردیەوە خێ زۆرێک لەو ژنە بە تەمانانە هەروان یعنی ئەگەر تۆ پێیان بڵێ ماکسیەک لە بەرکە شتێک ترە لە ناتوانم هەر بەجلی کوردیەوە مرتاحم باشە خات و کەژاڵ بە شێوەیەکی گشتی بۆ نمونە تۆ ئەو بابەتانەی کە بەکاریانە هێنی هەمویان سەرکۆ هاوکارم سەرکۆ بزان پرسیاریشی کرد تۆ سەررجەم ئەو نقێم و موروانەی کێ بە ئاسانی لێرە بەردەست یاخوتی شتێکی تایبەت هەیە کە لە وڵاتانی دەرەوە داوایکی تو بۆت بێ خۆی ئێستا هەموو شتە لێرە هەیە باشە یعنی ئەو بەردانی کە بۆن نەبوو حێل و مێخەکوانە بەکارێنی هەمووی بەردەستە لێرە هەمووی بەردەستە باشە گەر کەسێک ئێستا خانمێک ئەم کارانی تۆ ببینێ کارەکانتی بۆ دڵ بێت چۆن توانێت پەیوەندی بە تۆ بکات بۆ ئەوەی کە کارێکی بۆ بکەی دوکانت هەیە پەیجت هەیە چۆنە هەر ئینستاگرامم هەیە بڵین فریە باشە ناوی چی ئینستاگرامەکە بە ناوی کەژاڵی خەیاتەوە باشە کاتە توانن لەویا پەیوەندی بە خات و کەژاڵ زۆر باشە ئێمە دەستخۆشی لەکەین بە هیوای ئەوەی کە کارەکانە بەرەو پێشتر بەریت و کاری جوانتریش پێشکەش بکەیت سپاس بۆ ئامادەبوونێ و ئیترەوە نەورۆزیش نزیکە لە کوردیەکان هەمی بەردەستوانەی کە باکەمە قسە لەسەر ئەمانەی تریش بکەین ئەمانە چین خات و کەژاڵ ئەمە بڵێن حتۆکێ جاران ئەیان کرد بە ژێری ئێلەکەوە ئێستا ئەیکن بەمەی ئێلەکەەوە ئەها باشە مۆدلیاتۆ تۆماڵە یا ئەیکەن بەمەی ئەها کراز ئێستا حوتێ ئەیکەن بەمەی ئێلەکەەوە ئەها زۆر باشە دەستکن بەسهێنی پشتێنەوە ئابمانی پشتێنیش ئێستا بەکاریێنن کەسێ تەڵەبی خۆی چۆن داوایەکە ئاوا بۆ یەکەین باشە تۆ خۆ گونجاندنەکەی کە کاتێک خانمانیان بۆ لاو ئەیانەوێت قاتێک بۆ نمونە تۆ بۆیان دروستکەی بۆیان بدووری ئەکسسواراتەکەش تۆ خۆت بۆیان هەڵەبژێری بەڵێ لە خۆم پێیان هەڵە مەڵە ماوەزا زۆر کەسەر ئەڵە خۆ بڕۆ مرۆکەم بۆ بکڕە یەک دەن کتابێن لە کراسەکەم بێت بعد دەنکە کتابێ لە ئێلەکەکەم بێ ئێستا مۆدەی ئێلەک و سەڵتە بەیەکەوە لە بەرەکەن کەوا و ئێلەک هەر بەیەکەوە لە بەرەکەن ئێستا زۆر ئەوەی لێ هاتووە زۆر باشە ۆردانێکیش پێوێ لەوەی کە ئێستا هەڵەگرت لەمانێکە هەڵەواسرێت خەرەوەشی پێوەیە خات و کەژاڵ ئێستا بۆ نمونە من ئەم قماشەم هەیە تۆ چۆن ڕێنمایی منەکەی ئەمە لەگەڵ چیا لە بەرکەم چ ڕەنگێک جوانە لەگەڵ ئەمەیە ئێستا ئەم چەفتەیە بڵین لەگە شەرابیا ئەبێ لەگە سەوزەکابێ لەگە زەردابێ لەگە ڕەشەکەشە ئەبێ ئەتوانی بەکاری بێنی لەگەڵیا ئەجا و کاتەنیا گەر سەڵتە لە بەرکەیت ئەتوانی ئەلێکێکی شەرابی و سەڵتەکە هەج ڕەنگە بێ زەرد بێ ئێستا باس لەوە کردوتە هێلەک و سەڵتە مۆدلێتیان هێلەک و کەوا ئێستا لە ژێر سەڵتەشەوە لە بەریەکەن مۆدەیەتی باڵە لە ژێر سەڵتەشەوە ئەوێ بەس من هیوا هەیە ئەڵێ تۆ زەبلین ها بەخۆ بێت نم ئێلەکە کە ئەدروم بێرەیەوە دەریژەکەوێت و یعنی یەک پارچەشی لە بەرابە زۆر زۆر باشە بێگومان ئەمەش با سەڵتەیەش پیشان بین تۆ ئەمەشت هەر دەزڕنگینی خۆشت لەمە هەر تاقی کردوەوە ئەمە چەنت پێچۆ بۆی کامە تاوکی کەژاڵ تقریبا بڵین زۆر بە ئیسراحەت کردومە دەڕۆژ باشە قەتە بووە ئێستا ماشەڵا ڕەنگەکانت زۆر جوان گونجاندووە بەیەکەوە هەبووە ئاوا دەینێت و دوای بڵێ وەڵا ئەو ڕەنگانە جوان نیە باتێکی بە مۆڕەنی تردانێ
بۆ هەچ کەس کە کردومە پولەکان دانم لای یەکەوەی تر کە ڕەنگەکان بێکە گونجا هەر پولەکەدانی لای یەکەوە چونکە بریقەیەت ڕەنگەکان خۆی تر ئەگونجێن بەیەکەوە بەشداریکردن لەگەڵ ئەو گروپانەی کە زۆر جار لە فستیڤالێکە یاخو بەیەکەوە هەمویان کەلوپەلەکانیان جلوبەرگەکانیان ئەوانەی کە خۆیان دروستیان کردووە چەند جار بەشداری کردووە و چەند سوودە لێ وەرگرتووە زۆر ئەوەی هەواری شاد کە کورسات کردیەوە بەشدار بووی لەوەیانە لەوە زۆر ئیسیفادەمان کرد ینیشتمان زۆر پێ بوو جن تقریبەن و جانتایە دوان بوو باش خات و کەژاڵویستم پرسیارە خۆزگە لێرێت لی بووە لەگەڵ جلوبەرجی مناڵە کچان جلوبەرجی مناڵیژە دووری کوردی بەڵێ هەم بوو جانتاکەم قرس بوو نەمتوانی زیاتر لە ئێستا زۆر لەگەڵ خۆتا هێناوەی کاتی بەرنامەکەەوە هەر پیاژ نەکەوتین یەکە بە یەکەشیان پیشانی خەڵک بین دەست و چاوت خۆش بێماندوو نەبی کە ژاڵخان خاڵ هەموو کەسانی کە ئەیانێت و کاریان بۆ بکەێتوان لە ڕێگەی ئینستاگرامەوە پەیوەندی بەتەوە بکەن دەست و چاو خۆش بەنایەکی بووی ئینستاگرامەکە با دووبارەی کەژاڵی خەیات دەتوانن پەیوەندی پێوە بکەن کە کارەکانی کەژاڵخان ئێوە ئەگەر بەدڵتان بتوانن بەردەستی خەڵک دووبارە سپاس بۆ تۆماندوو نەبی زۆر بەخێر بێت دەست